دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامین و پێش پشوەکە ئاماژەم بۆ کرد کە تەوەری سۆدیۆمانە بێت. جارڕێک بە ئەوە دەست پێکەم. ئێرە ماڵی نەنەیە ئەم ڕستەی کە لەسەر زاری زۆربەی ئەکتەران زۆربەی کەسایەتیە دیارەکان بوو لەم چەند ڕۆژەیە چەند ڤیدیۆیەک بڵاو ئەکرایەوە کە ئەیان گوت ئێرە ماڵی نەنەیە. لە کۆتاییەکەیە پۆستەری فیلمێکی سینەمایی کوردی بڵاو کرایەوە کە بە ناو نیشانی ئێرە ماڵی نەنەیە و لەگەڵ ئەوەشە لە پەیجی ڕەسمی ئەم فیلمەیان نووسراوە ببوورە باپیرە. جا ئەمڕۆ باسێک لە ئەم فیلماکەین کە لە چەند ڕۆژی داهاتووە بڵاوەکرێتەوە میوانداری دوو لە ئەکتەرانی بەشدار بووینێ و فیلمی ماڵی نەنەمان کردەکە ئەوانیش هەرێکە لە مامۆستا سیروان جەمال و لەگەڵ ئەوشا خات و هیلیان شێرزاد کە هەردووکان ئەکتەری فیلمی ماڵی نەنەن. بەخێربێن بۆ سۆدیۆی کورسات مەگەزین مامۆستا سیروان بەخێر بیت، خات و هیلیان بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ بەرنامەکەتان کە هاتوون بۆ ماڵی نەنە. یخوا بەخێر بێن. سپاسانەکەین. جا کوا ئێرە کوا ماڵی نەنەیە؟ ئەوێ باسی کرد. ماڵی نەنا ئێوە هاتن بۆ ئەبێ ئێوە بێن بۆ ماڵی کورسات. وایە. ئێستا ئێوە هاتون بۆ ماڵی کورسات. من هەر شوێنێ باسی ماڵی نەنەی دێ بکەین بە ماڵی نەنە ێزانم. هەر بڵیم نەنە یەکسەر بەزان ماڵی نەنەیە. ئەیتەوە ڕێک وایە کورسان ماڵی هەمانە دێمانەڵێ. زۆر باشە. دووبارە بەخێر بێن. مامۆستا سەرەتا با لە ئەوە دەست پێ بکەین. باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکە کە یەکەم جارتە لەگەڵ ئەم گەنجانەیە ئیشەکەیت بارێک لە ئەوە دەست پێ بکەین. جیاوازی چی بوو لەگەڵ کارەکانی پێشووتە کە ئێوە لە سەردەمێکی زۆر جیاوازترا دەستان پێ کردووە؟ دیارە من ئەو کارانی کە دەستم پێ کردووە لێرە و سڵاو ڕێزمێ بۆ هەموو ئەو ستافانی کە ئیشم لەگەڵا کردوون چاویەک بۆی چاماجەکەم زانیوەکەوانە بەتاڵین بۆی ئیشم لەگەڵا کردوون و هەمووشیان جێدەستیان دیارە. و ماڵی نەنەش ئەو ستافە گەنجەی کە جەنابە باسیەکەی من بە سەربازێکیان دانێم لەبەرەوە هەتاوە مەبەستەکانەوەی چۆن هەدەفێکی جوان بپێکن وازەم پێکاشیانەوە دوایی بینەران بڕیاری لەسەریان. ماڵی نەنە کارێکی زۆر جوانە، ئەزمونێکی زۆر تازەیە، ئەزمونێکە کاتوانم بڵێم ئیش بۆ مناڵ کراوە بۆ گەورە چۆن میشێمە بۆ مناڵ لێ بڵی بۆ مناڵە هەم بۆ گەورەیە هەم بۆ مناڵانی بۆ هەردووشێتی بەڵام بەشی هەردووشیان بەرەکەوێ. ژانێک کۆمیدی خێزانی و لە هەمان کات بەڵێ کۆمیدی خێزانیە و فیلمی خێزانی پێڵێنەمە شۆڵی فامیلی فیلم و ئەم ستایلە لە دنیا هەیە بەڵام خۆشبەختانە با ئێمەش فێری ئەو بین کە چۆن ئیش بۆ مناڵ بکەین. چۆ ئیش بۆ مناڵ زۆر کراوە لە کوردستانە ڕەنگە نتوانرابێت ئەو دەمارانە کە دۆزراوەتەوە لەم ئیشا و ئیشی لەسەر کراوە و بەم شێوازە و بە کۆمیدیایکی ڕەش ڕەنگە تازە بێت و هیوادارم باشترین بینەر کۆ بێتەوە چکە هەموو ماڵێکە بێم ئیشە ببینیانی بەڕوا بێت چکە بۆ باوکەیە هێشتا ژنی نێناوە بانی ژنێنەیە بانی مناڵی گەورە ئەبێ بە باپیر هەر ڕوبەڕوویە ئەوە بێتەوە چۆن ئەو ئیشەی ئێمە وشاری ئەیا ببینەر چۆن پەروەردەکردنی مناڵ لەگەڵ تەمەنیا تۆ چۆن تەعاون لەگەڵ مناڵاکەی تۆ چۆن ئەو مناڵانە ئەبێ ئێمە پشتگوێ نەخەین مناڵەکان ئەبێ ڕێزی گەورەکان چۆن بگرن یعنی بە هەمومان وەکو بەلەمێک وایە بە مناڵ و بە گەورەکە سەوڵێن بۆی ئەو دەریایە ئەوە بکەن. خۆشبەختانە پێم وایە ئێمە توانیمانە ئەو پامە بگەێنین. من یەکێک لەو ئیشانی فەخری پێوەکەم چۆ بەڕاستی لەگەڵ هاوڕەیەکە ئیشم کرد کە ویش کاک محەممەد مستەفایە من بەڵێ من چکۆ دایمەکە ئیشەکەکەم پێش هەمووشتی حسابی سیناریۆکە یەکەم دوایی چی ئیشی تیاکە گە بزانم سێنەرەکە لەو پەڕی تۆپابێ گەر دەرهێنەرەکە بزانم ناتوانێت ئیشی تیا بکە ئیشی تیا ناکەم. بەڵام خۆشبەختانە اختیارەکەم خراپ نەبوو کاک محەممەد زۆر بە سەلیقا زۆر بە تەحەموول ینی دیمەن بۆ سی جاری عادە کردو بەبێ تووڕە بێت. ئێسش نەبینی لە ستافێک تووڕە بێت لەو ستافا لە کەسایەتێک تووڕە بوو بێ ئەوە ژوای کرد ئەوەی تر هەر هەمووی بە خۆشەویستی ئیشەکەمان بڕێ کرد وەکو عەرزم کردی لەبەر هەتا و لەبەر سێبەر و لە گەرمایی ماندوو نەبن مامۆستاییان دەستان خۆش بێت. کەواتە بە خات و هێلیان لەوە دەست بکەین جیاوازتر بۆتە تۆ پێشتر ڕێگێکی جیاوازت هەبوو یەکەمین ئەزمموی نواندنی تۆیە بۆ تۆ بێگومان ئەم ئەزمونە کە یەکەمین جارتە هاوشان لەگەڵ مامۆستایانەیە کارێکی چۆن بوو بۆ تۆ؟ وەڵا سەرەتا
چکە من لەگەڵ مامۆستا سیروان و خەرمان خان و ئەم کارکتەرانەیە دەرکەوتم بۆ من زۆر فەخر بوو و ئەوە وای کرد زیاترها ئیشەکەم لا خۆشەویست بێ و چیرۆکەکە زیاتر ڕایکێشان بۆ یەها لە بابوارێکی وایە من بەشدار بم وەکو تەجروبەیەکی زۆر خۆش بوو لەبەرەوەی مناڵمان لەگەڵا بوو ئەمان هەم جەوەکان زیاتر خۆش کردبوو کاک محەممەد مامۆستا ئاراس هەموو ئەوانەوەیان کرد کە من هیچ چکە پێشتیش بەرکەوتەی کامێرام هەبوو ینی وەکو سترسم نەبوو بەس تۆ یەکەم تەجروباتن قەلەقیەکەی بووی کە شتێکی باش پێشکەشی بینەر بکەی بەس وەکو تەجروبە بەجددی تەجروبەیەکی زۆر خۆش بوو سەرکەوتو بیت خاتە هیلیان ئەمما یەکەمین ئەزمموی تۆ بوو و هیوادارم کە ئەو شتەی کە دەرهێنەرەوە خۆشت ئەدوێست بۆ شوێ پێکابێتە ماسا سیروان بەدڵێ بوو کەواتە هیوادارم بینەرانیش بە هەمان شێوە بەدڵیان بێت وڵا بەدڵیان بەدڵیانەوێت خۆی زانێ من لە زوو پێم وتووە ئەحساس و ئیدایەکی جوانی هەیە بەس تۆ زیاتر سا دیمەنێکمانێ زۆر خورس بوو بەس خۆشبەختانە دیمەنەکە هەرزووی یای بەدەستەوە ئەو زۆر مهم بوو جا من حەزەکەم باسی یا جەنە بە پرسیارکە چکە مناڵ سێ مناڵمان لەگەڵایە سێ مناڵتان لەگەڵایە و ئەوە ڕێگویستمان باسی ئەوە بکەین ئەی باشە ئەزمموی تۆ لەگەڵ ئەو سێ مناڵەیە چۆن بوو تۆی بە باپیر من ئیشی مناڵا کردەوەیش کوڕەدارینە بۆ خۆی کاگاراس هەمومین ئیخراجیکە من سینۆگرافیان بۆ کرد بەڵام وەکو نواندن یەکەم ئەزممونە من خۆم ئاواتم بوو لەگەڵ مناڵا ئیش بکەم بە تایبەتی ئەوەی کە من زۆر بەختەوەرم پێی کە ئەو سێ مناڵە بڕوە ناکەم لە کوردستانە هیوادارم چی مناڵێت چاولەوان بکەن بۆی بێنە ئەم بوارەوە بواری سینەما و بواری شانەوە بووی بتوانن ئەوە بۆ شێوازە نواندن بکەن چکە من ئەمڕۆ لە چاپێکردنی کەشا باسم کرد ئێستا زۆر ئەکتەر هەیە من نواندن بەگەڵا کردو چ لە ئەوروپا و چ لێرەش نەیتوانیوە ئەو تاوە دروستکە لە بینی خۆی و لە بینی ئەکتەرەکە بەس بۆ خۆی ینی عەرزی خۆی نواندنی خۆی ئەوە خراپە بەس ئێمە ئەم مناڵانە ئەحساسیان بۆ ئێمە هەبوو ینی خۆیان لەسەر ئەحساسی ئێمە بیناکرد ئێمەش لەسەر ئەوانین دەبەرەوە ئەو ئیقاع و ئەو میزان سێنەمان کردبوو ڕاگرت بوو کە لە ئیشەکە دروست بوو و من لێرەوە سپاسی کاگەراز دەکەم کە زۆر ماندوو بوو لەگەڵ ئیشەکە زۆر سپاسی میترۆنۆم پرۆیەکشنەکەم کە چۆن لە گرفانی خۆیان هاتوون کاکباوەز و کاگەڵێست هەموو برادرانە هاتوونی ئیشیان کردەوە ڕاستی پێ بڵێم ئەبووە ئێستا وەزارەتی تەربیە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی تعلیمی عالی بات نایە بودجێکی خاڵیان خستایە بەردەست بۆی ئیشێکی وا بکرێ جا لەبەرەوەی ئەم برادرانە لە گرفانی خۆیان و ئیشاکەن ئەبێ پژگیری بکەن ئێمەڵین بە سینمای کوردی نییە قتاعی ئەوە نییە بەڵام ئەگەر بینەر کۆ بێتەوە لەم ئیشا ئێمە تەجیع بینە ڕەنگەوە و دڕاوی بەدەمێەوە بڕوام ئیشەیانی مەجای کەیتایە بەڕاستی جاما وەسا ماشەڵڵا مەجای ئەو نایەڵێتەوە کە پرسیاری لێ بکەی هەر پێشەوەی بیت یەکسەر زانی وتمەوە ێستا مامۆستا سیروان مەجای ئەو نایە کە پرسیارەکان لێ بکڕی وەڵامەکان بەیادەوە ئەوی ئەزمون زۆریە ئەی تەبعاً کەواتە با من بپرسم ئەزمموی مامۆستا یاخود با بڵین پەیامی مامۆستا سیروان چییە بۆ وەزارەتی پەروەردە بە تایبەت لەم جۆرە ئیشانە کە ئیشێکی پەروەردەیە بەدەر لەوەی کە کارێکی کۆمیدی خێزانی بێت چونکە هەموو ساڵێکی خوێندن بەڕاستی پێویستە بە شێوەی جیاواز ئاگادار بکرێنەوە و هەندێک کار هەیە کە بۆ مناڵان بێت کەواتە تۆ چۆن پێیان ئەڵێیت کە بەم جۆرە ئیشانە پێشوازێک بکەن بۆ ئەو مناڵانە ئەزان چێمە بەر ڕاستگۆ بین جا من لەبەروی لە وەسەتی فەنی هۆڵندی یژەکەم نابێ یەک دەنێک بە لە فالۆف قسە بکەیت وەزیفەی وەزیری تەربیە وەزیری ڕۆشنبیری وەزیری تعلیمی عالی هەموو ئەمانە وەزیفەیانەوەی چۆن لە ڕەوزەوە هونەر خۆشەویستکەن لای مناڵ چۆن لە ئەوروپا مناڵ ئێستا داینێت پرسیاری ڤانکۆخی لەکەی ڕامبرانتی لەکەی لە ڕەوزە و پێڵن کە تۆ ئەم میلەتە خاوەنی ئەوەیە ئەبێ و هونەرانە خۆشەویست بکرێت تربێتێکی هونەری بکرێت چۆنەڵی دروستیان کەن بۆ مستەقبەل هەم بینەرێکی باشە بن هەم ئەکتەر و سینەماکاری باشە بن هەم مامۆسایەکی هونەری باشە بن تا ئەوە نەکرێ بڕوا بێ زەحمەتە جیلێک دروست بێ کە وەکو ئەوروپا فەخری پێوە بکەین کەواتە تۆ داواکاری ئەوەیە هەر لە قوتابخانەکانەوە هەر لە مەکتەبەکانەوە هەر با بڵین لە ڕەوزەوە لە باخچەی ساوایانەوە ئەم لە مناڵیمەوە دەرجی هونەرەیە دەرزی ئێستا وایە نابێت شتی وا هەر نیە لە دنیانی ینی بڕوا بە من لە ئەوروپا لەگەڵ ڕەفیقە هونەرمەدانەمان ڕوم ناهات باسی کەم کە دەرزی هونەر ئەیرێ بەشتی ناوە لە دنیا نەبووە لەوێ هونەرەکە لە پێشەوەیە لەوێت تەلەبەکە هەڵەسەنگێنن
باوکو داکی وانگەڵێن کوڕەکە 95 ناوە بەس ئەم کوڕە بێ بە ڕەسام چاکە بەڵێ 95 ناوە زەڵێم کوڕم ئەکتەرێکی چاکە ئەبێ بە دەم نەبێ بە تەنیا بێ بە فعل بێ ئەویش بە کۆنفرانس دەکرێ ئەویش بەوە کرێ فعلیەن ئیش بۆ بکرێ بۆی ئێمە خاوەنی سینەما بین بۆی چیمان لە دراوسەکان زیاتر بێگومان ئێمە هیچ مەڵەوان کەم یعنی تا کاک باهۆ زووە برادرانەتونێ پێشەوە بڕوا بێ من فەخریان پێوەکەم من لە دوورۆم ناسین بەس کە هاتمە ناو ژیانیان و وەکو ئێمە بە لەبەر هەتاوە بە دەرمان ناوەستان بەس بۆی ئیشەکە سەرکەوتو بێ ئەو سەرکەوتنەش لای بینەرە ئەگەر بینەر پژگیری ئەمی شە بکە بۆ نمونە ئیشەکانی کەشەوەی کاگەردی و کاکبەختیار هەموو ئیشێکی سینەما ئەگەر پژگیری بکرێ شانۆش مامان شێوەیە کە جمهور کۆبەوە بەڵام ئیشی باش بێگومان ئەجنا ئیشی من لەگەڵەوانی ئیشی کاڵۆ کرد نابێت تۆ خەڵک بانگێشکەی بۆ بینینی کارەکان بەڵکو ئەبێ کارەکە ئەمەە جوان بێ ئەمەە بە باشی کرابێت خەڵک حەسکات بەڕاکردن بڕات بۆ بینینی کارەکە دەستە خۆش بە مامۆستایجان زۆر سپاس خات و هێلیان با باز لەوە بکەین لە یەکەم ئەزمموی نواندنی تۆیە بەسەر هاتێکی خۆشکە قەت بیرە نەچێتەوە دڵ نیام چەندین بەسەرهات هەیە بەڵام یەک لە بەسەرهاتانەوە مە باس وەڵاهی وەکو بەسەرهات ناتوانم هیچ بەسەرهاتێکتان بۆ باسکەم چکە سپۆیلی فیلمەکەکەم بەس هەموو ڕۆژەکانمان خۆش تەنها بەسەراتی باکستیج بەڵێ لەگەڵ ناڵەکانە زۆر تێکەڵ بووین ئەجا جاری وا بوو ئەها حرەکەیەک شتێکی لە ناکاویان نەکرد هەمومانیانە خستە پێکەنین ئیتر جاری وایە ئەمەنە ئەچوونە ناو ڕۆڵەکەوە ئێمە هیچ هەسمان ناکرد فیلمە ئەنی واقعی شتەکەمانە بینی بۆ ئێمە زۆر دڵخۆشکرد بوو بەڵام هەنێشتی تیا بوو ئەوە ئیشەڵا خۆتان بیبینن داخر بۆ ئیشەڵا ڕێک لە ئیشەکەی ڕوویاوە ناتوانم بڵێم مفاجەکانی ئیشەکەی چکۆ ماڵە ئەمە لە ئیشەکە بەشە خۆشەکەمان بینیوە ئێستا هەرچی بڵێم سپۆیلی فیلمەکە زیاد لە 130 و قسوور مەشەد و ینی دیمەنەکان هیچی لە هیچی ناچێ حەزەکەم بزانانی بڵێم ئەو شتە بەشێکی فیلمەکەی بڵێم ئەو ڕۆژە بەشێکی فیلمەکە هیچ لە جوانی شەکاڵی ڕێکەوتم پێش بەرنامە حەزەکەی محەممەد هەڕەشەی لێکرد و دیری هیچ هیچ خۆتان وەرم بیبین ئەو کاتە خۆتان قرار زۆر باشە کەواتە با پرسیارەوە لێ بکەم ئەوە مامۆستا ئەزمموی هەیە ئەزمموی چەندین ساڵی هەیە بەر چەندین دەرهێنەر کەوتووە بێگومان تووڕەبوونی بینیوە پێکەنینی بینیەوە دڵخۆشی بینەوە هەموو شتێکی بینیوە بەڵام تۆ یەکەم ئەزمونە بوو پێ بڵێ کاک محەممەد چۆن بوو لەگەڵتا بەجددی کاک محەممەد من وەکو ناسینی یەکەم جارم بوو ینی کاک محەممەد بناسم پێشتیج بەرکەوتەیەکم نەبوو لەگەڵیا بە زۆر فلەکسە بوو لەگەڵمانە زۆر نەرمونیان بوو من وەکو ئەکتەر ینی کابرا حەقی خۆیەتی مە غەڵەتەکەی ها ئەوە نابێ ئەوە نابێ زۆر نەرمونیان بوو ینی وەکو برایەکی گەورە تەعاملی لەگەڵا کردین هیچ وەکو دەرهێنەر تەعاملی لەگەڵا نەکردی هەمووی مهمتر حەزەکەم ئیزافەتەن بۆ قسەکەی سێوەخان من بەلای کاراکتەرەکەی بەبانیەکەم کاک محەممەد ڕازی نابوو ینی جارێ مەشە بووخوا چل جار عادە کراوەوە 20 جار لە ساسە چاوی تێری نەکردایە هەریوی عادە ئەما داخلی لاگە بینە ئیلاگ نابم ئەو تەحەمولە زۆر مهمە لەبەرەوەی خۆشی ئەکتەرە تێی ئەگانی تێی ئەگا کە چی ملێرە دەستخۆشی لەویش و لە کاگاراسیش و لە هین وێنەگرەکەمان کاک ڕاسان بەڕاستی بەدەوری ئەو کامێرایە خولایە و بۆی جوانترین سوورە بات کاگراسان لەگەڵ کاک محەممەد یەکیانەگرت دوای جوانترین شتیان وەرەگرت من دەستخۆشی لە هەموو ستافەکەکەم پشتی کامێرا لە هەمویانانی من ئیشی لۆکیشنم کردووە کسواراتی لۆکیشن چەندین فیلم کردووە بەڵام هیچی بەقە ڤالیاخان بە سەلیقە و ڤالیاخان مەسوولی هینووی لۆکیشنەکان و لاڤانخان ئەویش غەڵەت کرد ئەو دوای ئەوانە دەربێنە ئەو باشی دەرهێنەر و ئەوەی کە تۆ لە پشتی کامێراوە کێ بینی ئەوە زۆر مهمە ینی ئەو وای کردو من ئاکتینێکی باش بکەم ئەگەر من جەوێکی ناخۆشم ببینیە لەو شوێنە نەمەتوانی ئەو ئاکتینە بکەم بەس چکە مرتاح بوو تۆ چۆن بوو کە بڕیارەیە هەنگاو بنیت وە کاری ڕۆڵ جێران و نوان بکەیت من پێشتر چکە زۆربەی ئیشەکانیشم لە بەردەم کامێرایە بەڵام وەکو نواندنم نەکردووە بەس کە چیرۆکەکەم خوێنەوە ئەجا من پێشەموو ئیشێکیش پرس بە ماڵەوە کەم هاوسەرەکەم خێزانەکەم کە پیشانی ماڵەوەمە تۆزێک کارکتەری سێوەش لە خۆمەوە نزیکە لە ڕووی ئەوەی کە تۆزێ هەروک و ئەمانە حەزەکەم ببینم ڕۆڵەکەش لە فیلمەکەی و هەروەها فیلمەکە خۆشی پەروەردەی مناڵان بۆ مناڵانە ئەوە زۆر وای کرد کەم ڕازی بم بە دەورانی پێم خۆش و بەشداری بکەم تیە پێشتر چەند پێشنیارێکی تر هاتبوو پێشەوە بۆم بەس ڕاستی حەزم ناکرد تێکەڵی ئەو بوارم بەس بەجددی ئەمە
ئیشەکە وای کرد بەشدار بمای نە ناوە بانک نەها لایانی هەر لایەنێکی تر بێ بەس ئیشەکە منی ڕاکێشە بۆی بەشداری تیا بکە کەواتە ئەزمموی دایکایەتیت هیچ یارمەتی دەربوو بێگومان خۆی کە ڕۆڵەکەش زۆر سەرەکی دایکایەتەکە بوو وەڵام مناڵەکانی ما کردو نیشتبوونە من مناڵەکان هەمویانی لە من ئاوان بوو ئەوە بۆیە لە پۆستەرەکە ئاواسە وێنێکی تر هەیە پۆستەرەکە شەرمەزارە مناڵەکان تۆزێک ئەوشتەڵا بینەرانی لە فیلمەکە تۆزە هارن تۆ شەرمەزارم بۆ وازعەکە بەزیتر مناڵەکانی بەڕاستی زۆر ئاکتینێکی جوانیان هەبوو ینی لە یەکەم ڕۆژەکە من چوون بۆ ئەوێ لە کاتی پرۆڤ بەمنیانەوەدا ینی ئایسە تێکەڵە بوون لەگەڵ هەستاکرد مناڵی خۆتن زۆ باش بووە منیە ئەکسەر ئەکتینەکە وەرەگەیسە دەورەکە وەرەگرت هەر سەر ڕێگە چارێکی باش دەستە خۆش بینی حەزەکەم بیلێم بەباری کاک محەممەد بەڵێ من لەگە زۆر دەرهێنەرە هەموو برادر من هەموویشم کردووە بەس من لە 76 تەمسیلەکەم نەمێشتە هیچم لە هیچم بچێت بەڵێ ئەوە خۆی زۆر گرنگە بەڵام نازانم سەرکەوتە شتە لای بینەرە بەڵام لەم ئیشا کاک محەممەد لە سەر شتێ ڕێکەوتین فکری ئەویش بوو کە من لەم ئیشا خۆم بم بەڵێ خۆم بم بەس بزیش لەسەر وسلوبەکەم کە خۆمان اتفاقمان لەسەرا کرد بەڵێ من لێرە سپاسیەکەم و هیوادارم 10 ساڵ نەگرێت ئیشی فیلم و دراما بکە بێگومان ئێمە شیوادارین کە بەردەوام بێت جاما وەساویان باسێک لەوە بکەین بەس لەوە چشتێک وەرگرتوێ لە کاک محەممەد زانی زۆر باسەکەم چی وەرگرت لەوە چشتێ وەتیلی وەرگرت بێ من آخر تۆواڵی نانا بەخۆ مامۆستا ئەو شتانەوەی ئەجینا بڵاو بۆ خۆتەزانی ئەنجاوە باسێک لەوە بکەین کە فیلمەکە خۆی ناوی ماڵی نەنەیە بەڵام هەر سەرەتای مەشهەدەکە بەوە دەستپێکە کاڵە ببوورە سەرەتای ڕکلامەکەتان بێگومان باسلااوکە کاڵە ببوورە باپیرە چیرۆکی ئەمە چێ مامۆستا خۆی چیرۆکی من پێم ناخۆشەوە بڵم خۆی دەورە ڕیسەکە لای باپیرە لای باپیرە منە بەڵام ئەوانی کە لە دەوری نەنەکەوە بنەوە ئەحداسەکان و ڕووداوەکان و کتوپڕێکان و ئەوانە بەڵام ئەوەیە ماڵی نەنە کە ئەڵی ماڵی نەنەی سەمە خۆم مناڵیم لای ماڵی نەنە گەورە بووە لای نەرکم گەورە بووم ینی مەقسم چیە هەموو ئینسانێک یادگاریی هەیە لەگەمانی لەبەرەوە شتەکان هەموو شتەکان لە ماڵی نەنا ڕوئەیە و خۆ زای نەنجی دایمە پژگیری مناڵەکە ئیتر و کتوپڕیان ئەو وەڵامانەدانین بۆ بینەری شەڵاکاتن بۆ ئیشەکەمان بۆ فیلمەکە دایمە ئەو شتە هەیە منەمەوێت ئەماژەی پێ بکەم ڕێک لەسەر قسەی ئێوە من نەنکەم کۆچی دوایی کردووە دایمە زۆر سپاس دەکەم لەگەڵ مردیم و لایەکە کاتێک کە ئەچیم ماڵی باپیرم ئێستا شەڕەڵم ئەچیم ماڵی دای گەورە هەر ئەو شتە هەر ماوە لە ناومان هەرڵێ ئەچیم ماڵی دای گەورە تازە دەممان پێی ڕاهاتوە کەواتە هەموو شتێکتان بۆ خۆمان لەگەڕە ببینن باش سپۆیلتان نەکرد و باسی هیچشان نەکرد کەواتە ئینشاءالله بێگومان بینەزارە ناکات چکۆ ئیشە خۆمان بازجار لەبەر پێکەنین هین ناوێنین چۆڵی خۆتان پێ ناگیرە وڵا بازاری خۆمان پێ ناگیران خۆمان لەناو فیلمەکە زۆر هەستمان بەجێکی خێزانیەکراین دڵنیان بینەری هەست ئەو گرنگترین شتە چکە پەیوەندیتان بەهێسترە بێ لە ناو فیلمەکە بۆ زیاتر خۆماڵی دەرەکەوێت ینی وا دەرناکەوێت کە ڕۆڵ بجێڕن هەستایلی شەکەش کۆمیدیای خێزانی هەرێک بەشێک بەو ناوەوە برێ زۆر جانانی ئەنی هەمان هەموو ماڵی سەماڵ هەیە برایەکیان هەیە ئەو ماڵی خۆشمە کردو خۆشی کردووە مەشاکیلەکان هەمووی ناوێکی گەورە بێ ناڵێ ئەوە بێت ینی کاڵی ماڵی نەنا زۆر شتی هەڵگرتووە وەکو عەرزم کردی ئەو بەلەمەیەکە ئیشەڵا خەڵگەزانێت چیتایە دوای ئینشاءالله کەواتە سپاس بۆ هەموو شتێک بەڵام با لە هێلیانەوە ئەمجارە دەست پێ بکەینەوە بڕیارە کە بەردەوام بیت لە ڕۆڵ و لە نواندن پرۆژەی تازا بێت یاخود ماڵی نەنە و تا ڕاستی وەکو بەردەوام بوون لە ئێستا ناتوانم هیچ شتێک بڵێم بەڵام ئەگەر ئیشێکی تر بێتە پێشەوە لە کارکتەری منەوە نزیک بێەوە بزانم شتێکی زۆر باش پێشکەشی بینەرەکەم بۆ نابە خۆشحاڵیەوە ینی ئەکەوێتەوە سەر و کارێکە لە ئەو کارێکە یەتە پێشەوە بێ زۆر باشە کەواتە بۆ مامۆستا سیروان بە ئەمجاران باز لەو بکەین کا پرۆژە و پلانی داهاتووی تۆ چی ئەبێت وە چاوەڕێی چی بین من لە هۆڵندا شانۆگەریم هەیە بەجێ مێشتەوە بۆ ماڵی نەنا ئەوە ینی ئەو هێندە بەدڵت چکەم یەکەم جار کاک محەممەد کە دەقەکەی نار سینەرەکەی نار چکە من لە چاوپێکوتنی کەشە باسم کرد ئەمڕۆژ باسم کرد لە دەرەوە گەورەتی مشکیلە لە سیناریۆیە لە چیرۆکە ئەوەیە زۆر جار لەگەڵ ڕێزمە نازانێت لە نهایەتەوە چی لێ بکرێ پینەی ئەکرێ یا بڵین تەواو ئەکرێ بەس تاوابوونەکە تاوابوونیش علمی نییە کە بڵێ لەگەڵ ئیشەکە میزانسێنی ئیشەکە بڕوە لەم ئیشان نهایەتەکەی لە بیدایەتەکەی جوانترە ئەو زۆر میم
زۆر باشە کەواتە هەر لە ئێستا ببینەران بڵێن کە کەی ئەم فیلمانە ماوی شەکرێت بەڵی حوتی مانگ ئیشەڵە لە دوای بیستەوە بەبینە ڕاگەندرێت بەڵێ بەڵێ 20 ڕۆژەکە دیاریەکرێت زۆر زۆر خۆشحاڵ بن کامڕۆ لەگەڵمانە بوون سپاس بۆ ئامادەبوونتان وا بێگومان لە ڕۆژانی نمایشکردنی فیلمەکەشە ئەتان بینینەوە بێ وا بکەن وەکو عەرزم تاوتی ئەبێ وا بکەن ماوەسا سیرانتی ئەبێ وا بکەن نانا بێت جوودی ئەوەشی تابێ بەڕاستی ینی تۆ کابرایکی باهۆزا تۆ لەسەر گرفانی خۆی ئیشەکەکە کەەوە ئیشی وەزارەتێکە چێر بوون کە ئێستا هەر نایکا ئێستاکە بێ هەموو پژگیری بکەین بەڕاستی ماوەسا سیران زۆر لە دڵایە من ئاخر زانین بۆ زۆرمە دڵایە لەخوا بەزا بێ ئیشێکم کردووە کە لی سەربەرزم و ئیشم بە کەسیش نییە بێوا ڕازگۆش بنۆرانبەرێکتری مجامەلێکتری نەکەین بێگومان دەستە خۆش بە مامۆسای گیان سپاس بۆ ئامادەبوون جێگەی شانازیت خاتو هیلیان گیان تۆش سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بوون کامڕۆ لەگەڵمانە بوویت زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش.